مەڵبەند لەگەڵ برای بەڕێزم کاگاسۆ مامان دەسا و دەستکردنی مەڵبندمان ئیمزا کرد و دیارە من داوای ئیجازەیەکی چەرماگیم کردبوو لەبەرەوەی پێویستم بەو ئیجازەی هەبوو و لایەن جەنابی هاوسەرۆک و هەواڵانی مەکتەبی سیاسی قبول کرا و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆکەش دەسا و دەستەکەمان جێبەجێ کرد. من هەر پێشمەرگەی ئەم مەڵبەندە و پێشمەرگەی ئەم شارە و پێشمەرگەی ئەم میلەتە ئەبم لە هەر شوێنێ پێویست بکە لە هەر جێگایەک لە هەر شوێنێک من هەر ئەو پێشمەرگەیم کە لەم مەڵبەندە کارم کردووە و هەر ئۆرگان و لە هەر شوێنێکی ترش کە پێویست بکە من لەوێ لە خزمەتی میلەتەکەما بم. بەڵێ دیارە ئەمە پێش هەڵبژاردنەکانیش چەند جارێک برای بەڕێز هاوسەرۆک و سەردانی شاری کەرکووکی کرد و یەکێک لە بەڵێنەکانی ئەوەی کە بەڵێنی دابوو کە بە بەردەوامی هەوڵ بدا بە پێی کاتەکانی خۆی سەردانی کەرکووکە. دیارە لە دوایین کۆبوونەوەکانیش ئێمە چ لە مەکتەبی سیاسی چ لە ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووکیش کە بڕیار درا کە من وەکو سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین دەست بەکار بم بە دڵنیاییەوە کاکە حەمەش یەکێک بوو لەو هەواڵانەی کە لەم ماوەیە بەخۆی داوای مۆڵەت و دەست لە کارکێشانەوەی کردبوو ئەوەش کە قبول کرا ئەمڕۆ من وەکو سەرپەرشتیار کەرکووک کە دەورە تەسلیمەمان کرد بە دڵنیاییەوە یەکێک لە بەرنامەکانی ئێمە کە پێشووتری بڕیارمان لێدا بوو کە ئەم مەڵبەندە بکرێتە سێ مەڵبەند دیارە لیژنەمان بۆی تەرخان کردووە دوێنێش ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک کۆبووینەوە لە هەر شوێنێک پێویستی بە گۆڕانکاریە لە دامودەرگاکانی حکومەت لە ڕێکخراوەکان لە ئۆرگانەکانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێویستی بە گۆڕانکاری و نوێبوونەوە و چاکسازی هەیە بە دڵنیاییەوە ئەمە ئەکەین.